کوشتنی قاسم سلەیمانی و ئەبوو مەهدی موهەندیس لەلایەن ئەمریکاوە کاردانەوەی بەرفراوانی سێ سەرۆکایەتێکی عێراق و حیزبەکانی بە دوای خۆی داهێنا. سەرۆکوەزیرانی کاربەڕێکەری عێراق بە توندی ئیدانەی کوژرانی قاسم سلەیمانی و ئەبوو مەهدی موهەندیسی کرد و ئەم هێرشەی ئەمریکای وەک دەستپێکی شەڕێکی ماڵوێرانکەر لە ناوچەکەدا وەسف کرد. عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی کاربەڕێکەری عێراق لە ڕاگەندراوێکدا ئاماژە بۆ دەکا هێرشەکەی ئەمریکا پێشێلکردنی سەروەری خاکی عێراق و هەڵگیرسێنەری شەڕێکی ماڵوێرانکەرە لە ناوچەکەدا. سەرۆکوەزیرانی عێراق ئەوەشی وەبیر هێناوەتەوە کە سولەیمانی و موهەندیس فەرماندەکانی سەرکەوتنی شەڕی دژی داعش و نووسیبێتی کیرۆرکردنی سەرکردەیەکی سەربازی عێراقی کە پۆستێکی فەرمی هەیە دەژاتیکردنی گەل و حکومەتی عێراق و تیرۆکردنی فەرماندە سەربازیەکانی عێراق و وڵاتێکی دۆست لە ناو خاکی عێراقدا پێشێلکردنی سەروەری وڵاتەکەیانە. هەروەها هەڵگیرسێنەری شەڕێکی ماڵوێرانکەرە لە ناوچەکەدا و پێچەوانەی مەرجەکانی مانەوەی سەرباز ئەمریکیەکانیشە لە عێراقدا. عادل عەبدولمەهدی داواشی لە پەرلەمانی عێراق کرد بۆ نیشاندانی هەڵوێستی فەرمی حکومەت و دەرکردنی بڕیار لە چوارچێوەی پاراستنی ئاسایش و سەروەری عێراقدا بە پەلە کۆبوونەوەیەکی نائاسایی لەسەر هێرشەکان جام بدا. هاوکات سەرکۆماری عێراق هۆشداریدا لە کاردانەوەکانی کوژرانی هەرێکە لە فەرماندەی فێلقی قودسی سەرباز سوپای پاسدارانی ئێران و جێگری سەرۆکی دەستەی حەشدی شەعبی. بەرهەم ساڵح لە بەیاننامەیەکدا ڕاگەیاندووە بە خەمباریەکی قۆڵەوە هەواڵی شەهیدبوونی هەردوو سەرکردە ئەبوو مەهدی موهەندیس و قاسم سلەیمانیمان پێگەیشت کە ڕۆڵێکی گرنگ و یەکلاکەرەوەیان لە شەڕی دژ بە تیرۆرستانی داعش هەبووە. سەرۆکۆماری عێراق ڕاشیگەیاندووە ئیدانە و هێرشە دژمنکاریە دەکەن کە فەرماندە ئەمنیەکان سەر بە دامەزراوە سەربازیەکان دەکاتە ئامانج کە کاریگەری و لێکەوتەی ئەمنی لەسەر عێراق و ناوچەکە دەبێت. بەرهەم ساڵح داوای لە هەموو لایە کردووە دان بەخۆیان دابگرن و دەنگی عەقڵ و دانایی و پێشخستنی بەرژەوەندە نیشتیمانی باڵاکان بخەنە پێش هەر جۆرە بەرژەوەندیەکی دیکەوە. لە هەمان کاتیشدا جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق داوای دانیشتنی ئاسایی ئەنجومەنەکە دەکات بۆ تاوتوێکردنی کۆتاییبوونی سەربازی ئەمریکا لە عێراق. سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هێرشەکەی ئەمریکا ئیدانە دەکات و با پێشێلکاری سەروەری عێراقی دەزانێت. محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوەش دەخاتە ڕوو پێویستە عێراق لە ململانەی چەکداری هەرێمایەتی و نێودەوڵەتی بە دوور بێت و لایەنەکان دان بە خۆیان دابگرن. حەسەن کەعبی جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەیاننامەیەکدا ئاماژە بۆ دەکا کاتیەوە هاتووە سنوورێک بۆ بوونی ئەمریکا لە عێراقدا بنرێ کە هەموو ڕۆژێک بە جۆرێک پێشێلی سەروەری عێراق دەکات. جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاشیگەیاندووە کردنە ئامانجی موهەندیس و سولەیمانی کردنە ئامانجی کەسێتیان نییە ئەوەندەی تیرۆرکردنی ڕوونی ڕۆحی بەرهەڵسکاری عێراقە لە بەرامبەر هێزە خۆ بە زلزانەکانی وەک ئەمریکا و ئیسرائیل. لای خۆشیەوە مەرجعی باڵەشیعەکانی عێراق کوشتنی قاسم سلەیمانی و ئەبوو مەهدی موهەندیس لەلایەن ئەمریکاوە بە پێشێلکاری سەروەری عێراق ناودەبا. عەلی سیستانی مەرجعی باڵەشیعەکانی عێراق لە پەیامێکدا ڕایگەیاند ئەو هێرشەی کرایە سەر قارەمانانی سەرکەوتن بەسەر داعشدا لە نزیک فڕۆکەخانەی بەغدا هێرشێکی قێزەونە و پێشێلکاری سەروەری عێراقە. سیستانی داوای لە خەڵکیش کردووە وەک کاردانەوە بەرامبەر هێرشەکە ژیرانە مامەڵە بکەن و نەرمی بنوێنن. لەلایەکی ترەوە هەرێکە لە موقتەدا سەدر و نووری مالکی و هادی عامری و قەیس خەزعەلی ئیدانەی کوشتنی قاسم سلەیمانی و ئەبوو مەهدی موهەندیس دەکەن. موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر لە پەیامەکەیدا لە تویتەر ڕاگەیاند بە ئامانجگرتنی سلەیمانی بە ئامانجگرتنی گیانی جیهاد و ئۆپۆزیسیۆن و شۆڕشە. سەدر جەختیشی لەوە کردەوە کە پێویستە عێراق و ناوچەکە لە مەترسیەکان بە دوور بگیرێن و بانکێشتی عێراقیەکانیشی کرد بە عاقڵمەندی مامەڵە بکەن. لای خۆشەوە نووری مالکی ئەمینداری گشتی حزبی داوای ئیسلامی وێ ڕائیدانەکردنی هێرشەکەی ئەمریکا داوا لە حکومەتی عێراق دەکات ڕێکاری پێویست بۆ تۆڵەسەنەوەی مافی کوژراوەکانیان وەربگرێت. لە ڕاگەندراوێکیشدا هادی عامری سەرۆکی هاوپەیمانی فەتح هێرشەکەی ئەمریکا بە تاوانێکی قەیزەون ناو دەبات و داوای لە تەواوی هێز و لایەنە نیشتیمانیەکانی عێراق کرد یەک ڕیز و هاودەنگ بن بە مەبەستی دەرکردنی سەربازانی ئەمریکا. لە هەمان کاتیشدا حەیدەر عەبادی سەرۆکی هاوپەیمانی نەسر هێرشەکەی ئەمریکا ئیدانە دەکات و با پێشێلکاریەکی مەترسیداری دەزانێت. عەبادی داوا لە لایەنەکان دەکات لەژێر ڕۆشنایی پەیامی مەرجعیەتی شیعەکان دان بە خۆیان دابگرن. هەروەها قەیس خەزعەلی سەرکردەی عەسایبی ئەهلی حەق داوای ئامادەباشی لە چەکدارانی گروپەکەی دەکا هاوکات بەڵێنی دەرکردنی هێزەکانی ئەمریکا لە عێراق دەدات. خەزعەلی لە پەیامێکدا داوای لە چەکدارانی گروپەکەی کردووە کە ئامادە بن بۆ هەر ئەگەر و ڕوبەڕووبوونەوەیەک و ڕایگەیاندووە هەنگاوی داهاتوویان ئازادبوون نزیکە و سەرکەوتنی مەزن مسۆگەرە. بەیانی هەینی هەرێکە لە قاسمی سلەیمانی فەرماندەی هێزەکانی قودسی سەرباز سوپای پاسدارانی ئێران و
ئەبوو مەهدی موهەندیس جێگری سەرۆکی دەستەی حەشتی شەعبی بە ئاراستەکردنی موشک بۆ سەر ئۆتۆمبیلەکانیان لە فڕۆکەخانەی بەغدا کوژران.